سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی ئازیز خۆشەویستانم. ئێمە لە درێژەی باسەکانمان بۆ زانکۆی سڵاحەددین ئایا کۆلێژەکانی بەشەکانی کۆلێژەکانیان بە زان کۆڵاین و پارالێل و ئێواران چەندی وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی 2022-23 بەردەوامین. کۆتا ڤیدیۆشمان بۆ زانکۆی سڵاحەددین بریتیە لە کۆلێژی کشت و کاڵ. ئایا کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە پارالێل ئێواران زان کۆڵاین چەندە؟ ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتای ڤیدیۆ بینەرمان بن. خۆشەویستەکانم، ئێمە لە کۆلێژی کشت و کاڵ بەشەکانمان لە قۆناغی یەکەمە دیاریکراو نییە، واتە بە شێوەیەکی گشتی وەرەگیرێت هەموو بەشەکانی کە زانستی وەرەگرن. زانکۆڵاینی پارێزگا 58.386 و گشتێکەی 6.36، پارالێلی پارێزگا 53.536 و گشتێکەی 57.381. ئەمە ئەو کۆنمرانەیە کە ئەتوانیت پێشکەش بکەیت بۆ کۆلێژی کشت و کاڵ. ئەلبەتە هەندێک بە شیشمانەیە لە کۆلێژی کشت و کاڵ ئەتوانن ئەوائیلەکانیان بستنەوە: کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی، کۆلێژی زانست بەشی کیمیا، یان هەندێک شوێنی دیکە کە ئێمە لە ڤیدیۆی ترا باسمان کردووە و ئەگەر گۆڕانکاری شەوێ حتمما لە ڤیدیۆی نوێیە زیاتر باسەکەین. و لێرەش ئەمێ خاڵێک ڕوون بکەمەوە بۆ ئەو بەڕێزانەی کە ئەڵێن چۆن زانکۆڵاینی پارێزگا 58 وەرەگرێت. خۆشەویستەکانم، ئەبێ ئەو قوتابیە بەلای کەمەوە 65 کەمتری نەبێت تاوەکو بتوانێت تەقدیم بکات بۆ کۆلێژ بە زانکۆڵاین. بەڵام پاشەوەی کە کردیت حسابەکرێت ئەگەر معدەلیشی بێتە 58 ئەو کاتە کێشەی بۆ دروست نابێت. لە کاتی پارالێلیشە ئەبێت لە 60 کەمتری نەبێت. ئەگەر کردیتی بۆ حساب کراوە هاتە خواردترەوە ئەو کاتە کێشەی بۆ دروست نابێت. بە هیوای ئەوەی ئەم ڤیدیۆیەش سوودی بە ئێوەی خۆشەویست گەیان دەبێ. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن. هیوامان سەرکەوتنتانە.